ئازانی کورسان نیوز سلااوان لێبێت ئەم ئێوارەیە لە سەرچنارەوە بەرنمەیەکی تری فیل و دیاردەتان پێشکەش دەکەم. ئێمە ئەمڕۆ لێرەین دەمانەوە بزانین سەرباری هەموو ئەو ناوچە گەشتیارانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە، سەرباری هەموو ئەو شوێنە خۆشانەی کە هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتێکی خۆش دەیانەوێت ڕووکەنە ناوچە شاخاوی و ناوچە دەشتایی و ئەو شوێنانی کە ئاوی لێ و دەیانەوێت کاتێکی خۆش لەگەڵ خێزانەکانیان بەسەربەرن. بەڵام گلەی و گازندەیەکی زۆر دەکرێت لەسەر ئەوەی کە شوێنەکان بە پاکی بەجێ ناهێڵدرێ. ئێمە وەک هەرێمی کوردستان ناوچەیەکی گەشتیاری و خاکێکی بە پیتمان هەیە و هەموو ئەمانە دەستکەوتێکی نیشتیمانی گرنگن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین گەشتیار بەلای خۆمانجا ڕابکێشین و لەگەڵ ئەوەشدا خۆمان بتوانین کاتێکی خۆش لەو شوێنانەدا بەسەر بەرین. بەڵام پرسیاری گرنگ ئەوەیە ئێمە بۆ خۆمان تا چەند توانیومانە ئەو دەستکەوتە نیشتیمانیە بە نرخا بپارێزین. ئێمە بۆ خۆمان تا چەند توانیومانە ڕێز لەو بستە ئەرزە بگرین کە بەلامانەوە خۆشە سەوزاییە ئاو لە لامانەوەیە دەمانەوێت کاتێکی خۆش لەگەڵ ماڵ و منداڵمان بەسەربەرین. بەڵام ئەو کاتێک کە بەجێی دەهێڵین بیر لەوە ناکەینەوە کە بۆ ڕۆژی دواتریان بۆ کاتێکی تر خێزانێکی تریەنە ئەم جێگەی ئێمە دادەنیشن و زۆر بە پیس و پۆخڵی شوێنەکانی خۆمان بەجێ دەهێڵین. کەسانێک هەن دەبێت دوای ئێمە شوێنەکانمان پاک بکەنەوە. کەسانێک هەن وەک ئەمانەی کە ئێستا لە پشتی منەوەن بە بەردەوامی لە ناوچە گەشتیاریەکان دەبێت ئەو پیسی و ئەو پاشماوانە پاک بکەنەوە کە من و تۆ لە دوای خۆمان بەجێی دەهێڵین. ئێمە بێ ئاگا لە ماندووبوونی ئەوان تەنها ئەوەی کە کاتی خۆمان بەسەر برد و کاتەکەمان تەواو بوو پەلەمان بوو بگەڕێنەوە بۆ ماڵەوە ئیتر هیچ گوێ بۆ نادەین کە لە دوای خۆمان چی بەجێ دەهێڵین. ئەم ژینگەی ئێمە پێویستە بیپارێزین چونکە پاراستنی ژینگە پاگڕاگرتنی ژینگە بە دەرەجەی یەک گرنگە بۆ تەندروستی خۆمان. بەشێکی زۆری ئەو نەخۆشیانەی کە بڵاو دەبنەوە هەمووی بەشێکیان بە هۆکاری پیسبوونی ژینگەیە. بۆیە ئێمە دەبێت خۆمان هاوکاربین لە پاگڕاگرتنی ژینگەکەمان بۆی بتوانین تەندروستی خۆمان و ماڵ و منداڵمان بە پاکی ڕابگرین. ئەمەی کە دەیبینن کۆمەڵی کوردستانێکی سەوس کە بەردەوام لە شوێنە گەشتیاریەکان کار دەکەن و بە تایبەت لە ڕۆژانی پێنجشەمە و هەینی کە گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکان دەکا ئەمان لە ڕۆژانی دواتر دەبێت بچن شوێنی ئەو کەسانە پاک بکەنەوە کە زۆر بە پیس و پۆخڵی شوێنەکانی خۆیان بەجێ دەهێڵن. بۆیە ئێمە مەبەسمانە ئەم ئێوارەیە لە فیل و دیاردەوە لەگەڵەوەی کە سیمایەکی جوانی شارەکەمان پیشان دەدەین لەگەڵەوەی کە دەمانەوێت بە هەموو خەڵکی خۆمان بڵین ئێمە خاوەن ژنگەیەکی جوان خاوەن نیشتیمانێکی زۆر جوانین. بەڵام پێویستمان بەوە هەیە کە هەمووان پێکەوە پاگڕای بگرین و پارێزگاری لە پاک و خاوێنی ژینگەکەمان بکەین چونکە دوجار ئێمەین دەچینە ئەم شوێنانە و کاتێکی خۆش بەسەر دەبین و بیرمان نەچێت. دەبێت ئێمە هاوکاربین بۆ ڕاکێشانی گەشتیارێکی زۆر بۆ وڵاتەکەی خۆمان چونکە هێنانی گەشتیارێکی زۆر بۆ ئەم وڵاتە بەشێکی گرنگ دەبێت بۆ هێنانی داهاتێکی ناوخۆیی گرنگ بۆ ئەوەی کە بتوانین داهاتی ناوخۆیی خۆمان پەرە پێ بدەین دەبێت گەشتیارێکی زۆر ڕووکاتە ئەم ناوچانە. ڕاکێشانی ئەم گەشتیارانەش بۆ دەبێت کە بەڕاستی ئێمە شوێنەکانمان پاک ڕابگرین و سیمایەکی جوان بە وڵاتەکەمان ببەخشین بۆ ئەوەی بتوانین لە ڕێی خۆمانەوە بە گەشتیارەکانیش بڵین فەرمونون هەرێمی کوردستان ئەم ناوچە جوانانەی تێدایە ئەم ژینگە پاکەی تێدایە دەتوانن بێن میوانداریمان بکەن. بۆیە لەسەرم بابەتە گفتوگۆیەکی کراوە دەکەین. پێم خۆشە وەک سەرەتای بەرنامە لە دوانی خەڵک لەو بارەیەوە بزانم. خەڵک هەمووی گلەی دەکا لەسەر ئەوەی کە لە شوێنە گەشتیاریەکان پاک ڕناگیرێ بەڵام دوجار هەر خۆمانین کە ئەو شوێنانە پاک ڕناگرین. جا با بزانین خەڵک لەسەرم بابەتە چیان وتوە پێک و بینەر دەبین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. فەرموون. خۆی ژینگە زۆر بابەت هەڵەگرێن. ئێمە لە جارێ ئێمە ئەبێ کۆمەلگاکەمان ڕابێنی لەسەر ئەوەی کە ژینگە خۆش بێ بەداخەوە ئیسێش خۆمان لە ناو هەر ئەو کۆمەلگایی کە تیا ژین هەیە یعنی هەیە ڕقێکی هەیە بەرامبەر ژینگە ئەجا ئەو ڕقێکە هەیەی بەرامبەر دارێک دەریە بڕێ بەرامبەر فڕێدانی خۆ بە هینێک پاشماوەیەک دەریە بڕێ لە سێرانکاکە بەجێڵێ لەبەرەوە ئەمانە ئەوەی کە ئەوکە ینی نەمان کردو بەوەی کەوا لێ بکەین ئەم کۆمەلگایی ئێمە لە سا بگەین لە سا هەفتە هینەکەی وڵاتەکەی خۆش بێ هەر کاتێکیشنە ئەو حاڵەتەی کە بتوانیمان کە کەلتورێکی وا جوان بینەکە هەرکێکەمان چۆن ماڵەکەی خۆی
پارێزێ کۆڵانەکەی بپارێزێ دوایی ناوچەکەی دەوروبەری بپارێزێ ئەوە ئەتینەوە قەناعەتی کە ئێمە هەمومان کۆمەلگاکەی خۆمان ماخۆشەوێ. بەڵێ دوو هۆکارە یەک لەوانە ئێمە پاراستنی ژینگە پاراستنی سروشت تەنها جێیاڵین بۆ لایانی پەیوەندیدار بوون بۆ فەرمانگەی ژینگە بۆ پۆلیسی دارستان بۆ ڕێکخراوە ژینگە پارێزیەکان لایەنێکی دیکەشەوەی تا ئێستا ئێمە هەستمان بە مەترسیەکانی ژینگە نەکردو هەر کاتێ هەر کەسێکمان ئەرکی ژینگە پارێزیمان وەکو ئەرکی تاک وەکو ئەرکێکی ئاینی نیشتیمانی وەکو ئەرکێکی مرۆڤایەتی سیر کرد ئەمە هۆشیاری ژینگەی ئەبێتە کەلتور نەک تەنها ئەرکەکە بسپێرین بە کەسانی دەوروبەرمان لەلایەکی دیکەوە هەر کاتێک هەستمان کرد کە ئێمە داهاتوومان پێوەستە بە ژینگەوە داهاتوو خۆمان و نەوەکانمان پێوەستە بە ژینگەوە و ژینگە بڕیار ئەدا لەسەر داهاتوومان لەسەر چارەنووسمان لەسەر تەندروستیمان بە دڵنیایەوە ئەو کاتە بەبێ ئەوەی کەس پێمان بڵێ هەمومان بۆ خۆمانە توانین فەرمانگەیەکی ژینگە پارێزی لە ماڵی خۆمانە دروستکەین یاخود لەسەر ئاستی تاکی ژەومان کەسێکی ژینگە پارێز بۆی ڕاستی بابەتی ژینگە لە ساڵانی ڕابردوو لەسەر ئاستی جیهانی پێویست بووە قسەی لەسەر بکرێ دوایی مەترسیەکانی پیسبوونی ژینگە وای لێ هاتە سەر ئاستی شارۆچکە هەتا لەسەر ئاستی کۆڵان و گەڕک و گوندیش پێویست بێ ژینگە بابەتێکی گرنگ بێ بۆچی نەبووتە کەلتور بەڕاستی کردن بە کەلتوری هەر بابەتێکی پۆزتیڤ ئیشی ئەوێ کاری ئەوێ و یعنی وەختی پێویستە تۆ ینی ئەو بوارەت کە کاری بۆکەی لە ناوەندەکانی خوێندن دەست پێ بکەی لە ناوەندە ئاینەکانەوە دەست پێ بکەیت لە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا کاری بۆ بکەی بۆ ئەوی ئەم بابەتە پۆزتیڤە بکەی بە کەلتور من ئەتوانم بڵێم لە هەرێمی کوردستان بەراورد بە 20 ساڵی ڕابردوو تا ڕادێکی زۆر باش پاراستنی ژینگە بووە بە کەلتور بەس لە لای هەمومان نەبووە بە کەلتور ئەگینا ناتوانین بڵین گۆڕانکاری نەکردووە لەگەڵ ڕابردووە لای بەشێکی زۆر لە خەڵک پاراستنی ژینگە بۆتە کەلتور بۆتە ئەرک بۆتە خاڵێکی جەوهەری بەس ئەتوانین بڵین ئێشتا کاری ماوەی بکرێت خۆ لە دنیای مۆدێرنیشدا ڕەنگە ئەم کەم و کورتی هەبێ ئەم کەم و کوڕی هەبێ بەڵام لە هەمان کاتا من هۆکارەکەی ئەجێڕمەوە بۆ ئەوە کە ئێمە تا ئێستا نەمانتوانیوە بە تایبەتی ئەو دام و دەستگایانەی کە بەرپرسن لە ژینگەی هەرێمی کوردستان بەگشتی کار لەسەر ڕێخستنەوەی ژینگە و ژینگە پارێزی بکەن بۆ ژینگە و ژینگە پارێزی لە نێو کللتور و کۆمەلگەی ئەمەدا زیندوو بکەنەوە بچووکترین نمونە با من بۆت بێنمەوە ئەبینین کە تا ئێستا لەگەڵ ڕێزمان زۆرینەی تاکی کورد بە چاوێکی با بڵێن کەم سێری ژینگە پارێزیەکەکەن یعنی ژینگە پارێزێک بۆ نمونە شەقام و شۆستەکانمان بۆ پاگەکاتەوە ئێمە ئەبێ بە ئەرکی سەرشانی خۆمانی بزانین هاوڕێ و هاوکاری ئەو ژینگە پارێزە بین بۆ ئەوەی لەوەوە فێری پاراستنی ژینگە ببین ئەمە هۆکارێکی تر ئەوەیە کە پێشتر ئاماژەم پێدا تاکی کورد بەگشتی یاخود با بڵێن زۆرینەی نەگەشتوینەتە تاکێکی مۆدێرن و تەندروست و وامان لێبێت کە حەز بە بەرپرسیارەتی بکەین لە ئاست خۆشویستنی شەقام و شۆستە و شار و وڵاتی خۆماندا بەڕای من ئەمە گرنگجێکی و تایبەتمەندێکی با بڵێن زۆری ئەوێ طبعا لە ڕووی تەندروستیشەوە یەکێک لەو شتانە لەو هۆکارانەی کە خەڵک تووشی نەخۆشی ئەبێت بەهۆی لێکۆڵی ناوکانەوە کە ئێستا دەرکەوتو ئەوەیە ژینگەیەکی پیسە بۆیە ئەگەر هەموو ئەو شتانە هەموو ئەو هۆکارانی کە بنە هۆی پیسکردنی ژینگە ئەم ئینسانە هەر کەسێک بێ گوناه و تاوانێک ئەنجامەدا بۆ لەو ڕێگایەوە کە تۆ ژینگەکەی خۆت شوێنەکەی خۆت کە سەیرانی تیاکەی گەشتی تیاکەی بۆی ئەڕۆی کە پیسی ئەەکەی ئەبیتە هۆکاری ئەوەی کە ژینگە پیس ئەبێ و کۆمەڵی خەڵک لەم ڕێگایەوە تووشی نەخۆشی ئەبێ کەواتە تۆ هۆکار بووی بۆ ئەوەی کە کۆمەڵی خەڵک تووشی نەخۆشی بکەیت و تووشی دەردەداری بکەیت و تووشی ناڕەحەتی بکەیت لەگەڵ ئەوەشدا ئیسلام قەدەغە و حرامی کردووە کە ئینسان بەڕاستی نابێت هۆکار بێ بۆ ئەوەی کە ئینسانەکان تووشی ناڕەحەتی بکەن کەواتە هەموو ئەو شتانەی کە ئێمە ئیسلام فێرمانەکات ئەوەیە بەڕاستی ئیسلام فێرمانەکە المسلم من سلم المسلمون من لیسانی وەیەدی پێغەمبەر فەرمووی مسلمان ئەو مسلمانەیە کە مسلمانان لە دەست و لە زبانی من ئەم کەسی کە ژینگە پیسەکە لە دوا خۆی سەیرانەکە گەشت دەکا شوێنەکەی خۆی پاک ناکاتەوە بە پیسی بەجێڵە کەواتە مسلمانان لە دەست و لە حرەکە و لە سەکەنە و لە سەفەر و سیاحەتی ئەم کەسە بەڕاستی سالم و نەبوون و سەلامەت نەبوون کەواتە ئیسلام فێرمانەکە بەڕاستی لە هەر شوێنێکا بووین پاک و خاوێنی خۆمان بپارێزین.
دووبارە سلااوان لێبێت ئازیزانم لەگەڵتان بەردەوامە بین لەگەڵ کۆمەڵک میوانی زۆر ئازیز وەک باسم کرد لە سەرەتاوە دەمەوێت بەڕاستی گرنگی بین بە بابەتی ژینگە و بەتایبەت لە ئێستادا کە لە وەرزی بەهار و گەشت و سەیراندای چۆن وا بکەین هەمووان پێکەوە هاوکار بین بۆ پاگراگرتنی ژینگەی کوردستان بەسپاسەوە کۆمەڵک میوان ئەم ئێوارەی لەگەڵ ئێمە ئامادەیانە بێت ئەوانی شەرێک لە بەڕێزان خاتوشایی کە بەڕێزیان بەڕێبەری ژینگەی سلێمانین بەڕێستان زۆر بەخێر بێن کاکسۆران لە پرسای بەشی خزمەتگوزاریە لە سلێمانی کاکسۆران بەڕێزیشتان زۆر بەخێر بێن خاتوشایی بەڕێزیان سەرۆکی شادان بەڕێزیان سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوزن بەڕێزیشتان زۆر بەخێر بێن شایی و شادان و ناوەکانتان لە یەکەوە نزیک زۆر بەخێر بێن و ئەم میوانە بەڕێزانەش لە کۆمەڵی کوردستانێکی سەوزۆ لەگەڵ ئێمە دەبن ئێمە ژوەک ڕێزێک بەم جلوبەرگەوە دەمانەوێت ئەم ئێوارەیە بەرنامە بکەین دەمانەوێت بزانین ماندووبوونەکانی ئەوان چیە گلەی و گازندەکانیان لە خەڵکو بەتایبەت لە گەشتیاران چیە بەهیوای ئەوەی کە بتوانین بەرنمەیەکی پرسوود پێکەوە پێشکەش بە بینەرەکانمان بکەین دووبارە بەخێر بن خاتوشای وەک بەڕێوبەری ژینگەی سلێمانی زۆر لە پێشترا باسلەوە کراوە ژینگەی سلێمانی چۆنە هەرێمی کوردستان بە ئام با بڵین و خەڵک کە دەچنە گەشت و سەیرانەکان چۆن شوێنەکانی خۆیان بەجێ دەهێڵن بەڵام منەمەوێت لە تازەترینەوە دەست پێ بکەم ئەوەی لە ئێستادا هەیە و ئەوەی کە ئێستا ئێوە درکتان پێ کردووە ژینگەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چۆنە ئەگەر بین باسی ژینگە بکەین و پێناسەیەکی کورتی ژینگە بکەین ژینگە بریتە لە هەر شتێکە من نیم یعنی ژینگە ئەو شتەیە کە لە چواردەورمانە معادا خۆمان بۆی ئێمە گەربین باسی ژینگەی هەرێمی کوردستان بکەین و بە تایبەتی پارێزگای سلێمانی بە خۆشحاڵیەوە ئەتوانم بڵێم ژینگەی سلێمانی لە لوتکەیە لە چاو بەراوردی کەین بە ناوچەکانی تری عێراقدا لە ڕووی سەوزاییەوە لە ڕووی گەشت و گوزارەوە لە ڕووی تەندروستیەوە لە زۆربەی ڕۆوەکان ئێمە لەخوا بەزیابێ لە چاو ناوچەکانی تری عێراقا لە لوتکەین لە ئێستادا ئەتوانین بڵێن ژینگەی پاکمان هەیە ئەم جەوەی کە ئێستایی بینی چۆنە وڵای ئەمەی کە ئێستا ئێمە لی دانیشتین جەوەیەکی زۆر پاکە خاوێنە کوالیتی هەوا وەک خۆتان نەزانن گۆڕانی کەش و هەوا ڕووی لە جیهان کردووە و ئێمەی کە عێراق و هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای سلێمانی بێبەش نین لەم گۆڕانی کەش و هەوایە بۆیە گۆڕانی کەشوها دایما کاریگەری هەمیشە کاریگەری هەیە لەسەر کوالیتی هەوا ئاو خاک و ئاژەڵەکان و باڵندە هەمە چەشنە جۆرەکان باشە خات و شادان من یە مەلای بەڕێستان کاک سۆران دواتر ێمە لای تۆ بابزانین گلەکانی ئەوان چی ئەنج بینە سەر ئەوەی کە خزمەت گوزاریەکان چیت کراوە بەڕێستان وەک سەرۆکی کۆمەڵی کوردستانێکی سەوز جێدەستان دیارە ماندوو نەبن کۆمەڵێک کەسانی زۆر بەڕێزی نمونەی ئەم بەڕێزانە بەردەوام کار دەکەن بۆ ئەوەی کە ئێمە ژینگەیەکی پاک و ژینگەیەکی تەندروستمان هەبێ بەڵام ئێوە لە ناو واقعەکەیە ئێوەن ڕۆژانە شتەکانە بینن ئێوە ئەوەی کە دەیبینن لە ژینگەی هەرێمی کوردستان و بەتایبەت لە شوێنە گەشتیاریەکان بۆمان باسکە چییە بینن ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوەس خۆمەوە لەگەڵ ئەو هەواڵانم کە بە خۆبەخشی کارەکەین لەو کۆمەڵەیە ساڵانێکم کۆمەڵەیە دروست بۆ کاری بە خۆبەخشی کە هەر کەسێکتیا کاری کردوێ کارەکەی بەرز خێنراوە و بە خۆبەخشی کاری کردوم حتمما تموحی ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز چەند ژینگە پاک و لەبار بێ ئێمە هەر ئاواتەخوازی زیاتر یعنی لەبارتر بێ لەبەرەوە ئێمە کە هەر بێشەڵکاریەکی ژینگەی هەبێ لە هەر شوێنێکە ئێمە زیاترە چینە ئەو شوێنە ینی ناچینە ئەو شوێنێکە لە سەداسەد بڵێن ئەمە ژینگەیەکی تەندروستە ئەوەیە ئەچینە ئەو ژینگانەی کە زیاتر پێویستی بەوە هەیە تەندروستتر بێ لە سەداسەد ژینگەی تەندروستمان هەیە ناڵێ هەمانە بەڵامیسە وەکو شایخان باسی کرد ئەگەر سێریێرە بکەین و بقارنەی بکەیت بە ساڵانی پێش و سوپاس بۆ خوا و بارانی کە باری و ئەتوانی بڵێ ژینگەی هەرێم یعنی لەوە دەرچووە بڵێ لەوە دەرچووە کە ئەو بڵێن کەشێکی کەشوهەوا گۆڕانکاریەکانی کەشوها ئەمە تاسیرێکی زۆری ینی ڕوو لە باشبوون بووە ئەو شوێنانێک کە ئاو بە بیابان بوو نیسە هەمووی بژاوەتەوە ئەوە ئەمان باتە پێشەوە چەند پۆینتێک بەڵام ناتوانین بڵێ لە سەداسەد بەڵام ئەگەر ژینگەی سلێمانی لە هەرێمی کوردستانە مقارنە بکەین بە ژینگەکانی دەوروبەر و پارێزگاکانی تر سلێمانی وەکو بە داتاژەیە سلێمانی لە پێشترە
لەبەرەوە ئەوەی کە ئەمە پەیوەندی بە ڕادەی هۆشیاریەوە هەیە کە بەڕاستی خەڵک ئێستا تەواو لەبارەیەوە هۆشیار بۆتەوە کە ئازانێ چۆن شوێنە گەشتیاریەکان تاک دەوەبینێ لەو کۆمەلگایی ئێمە تاک زۆر گرنگە ینی تۆ چەند ئیش بکەیت چەند گەین بکەیت وشیاری تاک زۆر گرنگە ینی تۆ ئەتوانی ئیش لەسەر تاک بکەیت یەکێ لە کارەکانی کۆمەڵەکەی ئێمە ئەوەی کە ئەو پۆینتی کە دەستمان خستۆتە سەر ئێمە وشارکردنەوەی تاکە لەگەڵ زیادکردنی پانتایی سەوزایی ئەمە ئیشی ئەمەیە ئەمە دەست پێ کردووە هەر دەمێک ینی چەند ساڵی ڕابردووانێ دەستمان پێ کردووە لە ناوەندەکانی خوێندندا بڵاوکردنەوەی بەڵێ نەک هەر لە ناوەندەکانی خوێندنا بۆ هەرچی شوێنێک چی بێتین ئەوەی کە ئەم ڕۆی بینی ئێمە چین بەفعلی کردومانە ئیتر لە سەیرانگایە لە شوێنێک لە هەر شوێنەکە پێویست بێم بێ خۆمان و ستافەکەمان لەو شوێنە ئامادەبووی شەرت ئێمە هەرم ستافەن یەکە کارەکەین ئەمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوەست چەندە ناوەند و لە ناوەندمانەیە لە گشت پارێزگاکان نوێنەرایەتیمانەیە لە قەزا و ناحیەکان ینی ڕاستە من لەوانەیە دەستم نەگەیشت بێتە دەربەنی خان بەڵام ناوەندێکمانەیە لە دەربەنی خانی شەکە باشە ئەوەی کە ئێوە بەردەوام دەچن و شتەکان دەبینن کاکسۆران لێ پرسای بەشی خزمەت گوزاریە ئێرەمانە لێرە دامانەوە هەشتێکی ئەوە کسە لە بەرنامەکەیەوە دەتوانن پێی بڵێن ئەو شتانە چیە کە بەڕاستی ئێوە ئیترەها گلەیە لەلاتان لە ڕووی خزمەت گوزاریەوە جا ئەوەی کە پەیوەندی بە خەڵکەوە هەبێت ئەو بابەتە هۆشیارەکەی کە بەردەوام باسی دەکەین بەڵام ئەوەی کە پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەوە هەیە بە حکوومەتەوە هەیە ئەو شتانە چین کە بۆ ئێوە بوونەتە جێگەی گلەی و بەردەوام داوای ئەوە دەکەن کە باشتر بکرێ خاستەنی سەکە وەرزی سەیرانگاکان لەم بەهارە بەداخەوە سەیرانگاکان زۆر بەپی پێویستنی پاکردنەوەکانیان ینی ئەو خەڵک کاچێ بۆ گەشت لە دوای خۆی بەداخەوانێ ناڵێن هەمووی خەڵکێکی زۆر لە دوای خۆی پاژماوەکەی بەجێڵێ یان لە شوێنێکا کۆیە کاتەوە بەڵام بەڕێزان ئەوانی کە بەشی خەدەمات لە کۆکردنەوەی پاشەڕۆینەکە زۆر بەڕاستی چالاک نین بۆ نمونە ئەگەر بچی سەیرێکی سەرانگایە بکەیت ئەم هەفتەیە چی تاوەکو شەممە لەوانەیە شەمە و شەمە پاکرێتەوە من لە برادێکم پرسی وتم فلان شوێن زۆر پیسە بە تەلەفۆن پێم وتم ئەتوان پایکەنەوەتی وڵی ئێمە هەفتە یەک ڕۆژەیە پاکینەوە باشە ینی ئێوە کە دەچن ئەو شوێنانە پاک دەکەنەوە هەمووی لە شوێنێکا کۆ دەکەنەوە بەشی خزمەت گوزاری ئەبێ ئەوان بەڵێ پاشەڕۆکان بەرنە دەرەوە خۆشحاڵیەوە خاستن ئێمە کاگاواتمانەیە کە لە ئینی خەدەماتی کۆمپانیای شکۆفە ینی هەر شوێنێکمان پێوتی بێ بە خۆشحاڵیەوە ینی هەندێک جار نردومانە لە گۆیژە هەندێک جار نردومانە لە ڕێگەی سیتەک بە خۆشحاڵی و جاری وا بۆ ئیشێوانیشە بۆ بۆیان پاکردوینەوە ئەمە بوەستین کاک سۆران پلانەکانی ئێوە چۆنە ینی بە تایبەت لە وەرزی بەهار و ئەوەی تر کە خەڵک ڕوو لە ناوچە گەشتیاریەکان دەکا لە ڕێ ئەو کۆمپانیانی کە مەسەلەن کار لەم بابەتەدا دەکەن ئێوە چۆن هاوکار دەبن و چاودێر دەبن بۆ پاکردنەوەی پاشماوەی ئەوەی کە گەشتیارەکان ئیتر لە دوای خۆیان بەجێ هێڵن سەرەتا سوپاسی جەنابتانەکەم هەستاون بەکارێکی پیرۆز دەستخۆشیتان لێکم بەڕاستی بەخراتنی هاوڕێ خۆشەویستانە و بەڕێزانەژەکەم ئێمەکو شارەوانی سلێمانی سنووری ماسەرپلانی شاری سلێمانی ئەتوانم بڵێم بە دەستخۆشیەوە چەند ساڵێکە لەلایەن بەڕێز جەنابی کاکوبا تاڵەوانی جێگری سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان کە دراوە بە چەند کۆمپانیایەک بەداخۆ ئێمە توانای مرۆی و ئامێرمان کەم بوو خۆتان نەزان چەند ساڵێکە دامەزانن نییە ئامێرەکان هەموو کۆنە خۆشتان نەزان وەزی هەرێم چۆنە بودجە نییە بە دەستخۆشیەوە چەند کۆمپانیایکی بەڕێز کاتونەتە پێشەوە ئەرچی پاکردنەوەی شاری سلێمانیان گرتووەتە ئەستۆ کە لەلایەن ستافێکی بۆردی شارەوانی خۆمان چەند ئەندازارێکی بەتوانەوە سەرپەرشتی یەکرێ ئەتوانم بڵێم وەکو سنووری ماسەرپلانی شاری سلێمانی بە دەستخۆشیەوە چەندین ساڵ ساڵەکەی زۆر زۆرە ینی ئەتوانم بڵێم یەکەم شار بووین لە هەموو عێراقا کە پاکترین شارین لە هەموو بابەتێکە ئێمە ڕۆژانە لە شاری سلێمانی باوەڕ بکە 1200 کرێکە چەندی جار ئاماژەم بەم قسەیە کردو 1200 ژینگە پارێزم شارەیە ئیشەکات 250 ئامێری پاکردنەوە ئیشەکە لەم شارەیە ڕۆژانە 1000 بۆ 1200 تەن پاژماوەی پیسی لەم شارەیە کۆکرێتەوە بێنە بەرچاوتانگە ڕۆژێک ئیش نەکرێت لەم شارەیە بێت چی بەسەر بێت بۆ ئێمە سپاس بۆخوا سپاس بۆ پاڵپشتی بەڕێز خاتوو لەیلاخان سەرۆکی شارەوانی سلێمانی ئەتوانم بڵێم لە ناحی خزمەتگوزاری یەک دانی کێشە لەم شارەیانی خۆتان بە چاوی خۆتانی بین و هاوڵاتیش ببوورە هاوڵاتی شایەتە کە سلێمانی یەک دەنگ کێشەمان نییە
لەسەر قسەکەی بەڕێز شادانخە نازانم مەبەستی سەیرانگاکان ماسەرپلانی سلێمانی ویان دەرەوەی شاری سلێمانی دەرەوەی سلێمانی و یەکو سەیرانگاکانی سنووری ماسەرپلانی خۆمان وەکو گۆیژە سنووری ماسەرپلانی ئێوە تا کوێیە بە شێوەی تر باسی کەم بۆت جاناتان وەکو ناوچە گەشتیاریەکان ئێمە گۆیژە و دۆڵە میران و ئەزمەڕ سنووری ماسەرپلانی سلێمانیە ئێمە ڕۆژانە بەردەوام کرێکار عەتڵە بێ و عەتڵە نەبێت جەژن بێ و جەژن نەبێ هەز بۆنەیەک بێت ئێمە لەوێ ئیشەکەین خۆتان بە چاوی خۆتانەی بینین یەک دەنی کێشە لە سنووری گەشت و گوزاری ئێمەیان نییە بڕۆن بگەڕێن یەک شوشە نابینی بەڵام ئەگەر بین باسی بکەین ئیهمالیەکان ئەو گەشتیارانی کە ڕووەکەنە ئەو ناوچەیە بەڕاستی کێشەی زۆرمانەیە ئەگەر مەجالە بێ من بۆتان باسەکەمەوە بەڕاستی ئەو گەشتیارانی کە ڕووەکەنە ئەو ناوچانە من بەداخەوە ئەیڵێم لە ئاسی مەسئولیاتانین ئاسی وشاریان زۆر نزمە باوەڕ بکە بەداخۆیڵێم خۆی ئەوانی کە ڕۆکاناوێ ئەوانی کە ڕۆکەنەوە بەداخەوە زۆربیان ئەوانە هاوڵاتێ بە ڕێزانن کە کوحوو لە خۆنەوە کە خۆتان نەزانەوەی کە خێزان بە کەم ڕۆکاتە ئەوێت ڕووناکاتە شوێنە و کاو خەڵکان لەوێ کوحوو لە خەنەوە بەداخەوە کە دوای خۆشیان ئەمە سەرڕاوی کە حاوێکی زۆرمان لەوێ داناوە ڕێنماییەمان ناونەتێک کە چی بکەن و چی نەکەن بەداخەوە کایبینیت لە پاش خۆیان ئەو پاشماوی کابینێتەوە شوشەکان نەکجێڵن ئەشیشتێنن بۆ ئێمە دایان جار کارمەندمان تووشی مەترسی بۆتەوە ئەرکەکان لەسەر ئێمە قورس کردووە باوەڕکە یعنی ئەگەر پابند بن بۆ ڕێنمانی کە شارەوانی دایناوە هەموو ناوچە گەشت و گوزارەکانی سنووری ئێمە بە دەکرێکار خاوێن نەکرێتەوە ڕۆژانە هەفتە کرێکار لە سنوورە ئیشەکە ئەرکەکانیان بۆ ئێمە زۆر قورس کردووە پابند نین بە ڕێنمایەکانی شارەوانیەوە ئەمە لە وەرزی بەهارە لە وەرزی هاوینیشا ینی کێشەی کەشی چێتە سەر تێبینیتان کردووە زۆر جار ئاگرێکەوێتە ئەوێ یعنی بەداخەوە هاوڵاتیانی کە ڕۆکانی و هاوڵاتی ئەم شارەنی خۆمان هەموو خەڵکی دێهاتەکانین بەڵام بەداخوانی کە ڕۆکەنەوێت خەڵکی سلێمانینی خەڵکی سلێمانی ژنگەکەی خۆی خۆشوێ شارەکەی خۆی خۆشوێ قەت خەڵکی ئەم شارەوە لە شارەکەی خۆی ناکە ئەنی تێبینی کە بڕۆ پرسیاریان لێکە ئەوەی کە ڕۆکاتە و ناوچە گەشتیارە لە سایە 50 بۆ 60 هاوڵاتی عەرەبە کە ڕۆکاتەوێ ئەوانەی کامێنێتەوەی دەروی شارەکە بەداخەوەی چەند پابندین بە ڕێنمایەکان ئەگەڕێمەوە لاتان با بچمە لای ئەم میوانە بەڕێزانە دووبارە بەخێر بێن مایکەکە بەخێر بێ بەڕێستان لە زۆر بەخێر بێ کارەکانی ئێوە چۆنە پێش بەرنامەتۆزێک مناقەشەمان کرد وت ئەو ڕۆژانەی کە گەشت و سەیران هەبێت مایکەکە داگیرسێنە بێ زەحمەت سەوت هەیە ئەدی قسێکمان بۆ بکە باشە برادران سەوتمان هەیە باشە باست لەوە کردوتت ئێمە ئەو ڕۆژانەی کە خەڵک دەچێتە گەشت و سەیران ڕۆژی دوای ئەوە ئێمە دەچینواتە پێنجشەمە و بەتایبەت جومعان کە خەڵک دەچێت بۆ گەشت و سەیران ڕۆژی دوای ئەوە ئێوە ئیتر دەچن ئەو شوێنانە پاک بکەنەوە ئێوە کە دەچنە ئەوەی کە لە ناوچە گەشتیاریەکان دەیبینن چییە؟ جا باشە مایکەکەمان کێشەیەکیە ئەگەڕێمە وڵاتان با مچمۆ لای میوانەکانم جاتر ئەگەڕێمە وڵات خات و شای بابەتی سەوزایی یعنی کە تۆ باس لە ژینگە دەکەی باس لە پاک و خاوێنی ژینگە دەکەی باس لەوە دەکەی کە ئێمە ناوچەیەکی گەشتیاریمان هەبێ بە سەوزایی و بە جوانکردنی سیمای شارەکە بەڕاستی بەشێکی سەوزاییە تا چەند گرنگی بەم بابەتە دراوە و کاکسۆران باسی لە شتێک وتی زۆر جار دەبینین ئاگر دەکەنەوە لەو شوێنانە و زیانێکی زۆر دەگێرن هەم بە ژینگەکە هەم بە سەوزاییەکە لەسەر ئەمە ئێوە چیتان کردووە؟ ڕووبەری سەوزایی خۆتان نەزانن لە پارێزگای سلێمانی لە سا 23.6 ڕووبەری سەوزایی هەیە لە کۆی 143 میلیۆن مەتر مربع بەڵێ ئەمە ئەگەر بینە سەر باسی ئەوەی ڕێژەی ستانداری سەوزایی کەین لە جیهانە ئەڵێ بۆ سنووری شارەوانی بۆ یعنی داخلی ماستەر پلان ئەبێ لە 140 بێت ئێمە بە خۆشحاڵیەوە کە گەیشتونێتە ئەم پۆینتە بەمە نەوەستاوین ئێمە بۆ پرۆژەکانی لە بری سەوزکردن زۆربەی ئەو پرۆژانەی کە ناتوانن لە پرۆژەکەیانی خۆیانە سەوزایی بکەن ئەتوانین
پەنابینە پەروەەردە مەسەلاً مەکتەبە حکوومیەکانیان پێسەوزەکەین باخچەکان جەزرە وەسەتیەکان ئەمانە هەمووی کارمان لەسەر کردەوە بە خۆشحاڵیەوە لە 2020ەوە ئێمە ڕووبەری 200 شاخی گۆیژە و ئەزمەرمان کە سەوز کردووە لەلایەن جێبەجەکار کۆمپانیای ئاسێسیال و قەیوانە جێ دەستخۆشی ئەمە و ڕێکخراوی CDO سەرپەرشتیەکە و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی ژنگەی سلێمانی و ئێمە بەمە ناوەستین پلانمان هەیە کە پەرەی پێبێنین بەرەو پێنجوێن و ئەو دەڤەرانەی دەرەوەی سنووری ماستەر پلان کە بتوانین چۆن ئەم سەوزاییە زیاکەین و لە هەمان کاتە لە هەفتەی داهاتوە پلانێکی پوخت هەیە کە خۆتانزان ئەمساڵ جە و زۆر لەبار بووە وە گژ و گیایەکی زۆر بەرز بۆتەوە و ئەمە مەترسیدارە بۆیە ئەبێ پلانی پێشوەختە هەبێت و پلانمان هەیە کە چۆن بەڵێ بۆ ئاگرکەوتنەوە خۆت ئێستا من ئەمڕۆ یعنی ئەڕۆشتم بە ڕێگەیە سیرما کرد لە جەزرە وەسەتێ پڕی گیا بوو دەی ئەمە 2 هەفتەی ئەم 2 هەفتەیە جەوەکە خۆشەوە دوای 2 هەفتە گەرماییەکی زۆر ڕوو لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیەکە بۆیە ئێمە پلانێکمان هەیە لە هەفتەی داهاتووە بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و پاوان و ژینگە و پۆلیس و بەرگری شارستانی کە هەماهەنگ بن لە ئەوەی کە هیچ بەرگری شارستانیشم بابیر نەچێ کە ڕێگری بکەین لە هەر ئاگرکەوتنەوەیەک ڕووبان نەک هەر لە شاخی گۆیژە لە سنووری ماستەر پلانی سلێمانی و دەرەوەی سنووری ماستەر پلانەکە حاڵەتێکی واژ ڕووبا بتوانێت بە زووترین کات کۆنتڕۆڵ بکرێت دەستخۆش باشە ببورم خەلەلێک لە مایکەکە هەبوو برادران چارەسەریان کرد پرسیارەکەم کرد من دەستە خۆش بێ لەسەر ئەو بابەتە یعنی ئەمێ بزانم ئێوە دوای ئەوەی کە خەڵک ئیتر لە سەیران ئەڕواتەوە و ئیتر سەرەتای هەفتە دەستپێەکە ئەنجا ئیشەکانی ئێوە دەستپێەکە کە دەچنە ئەوێ و ئەو ناوچانە دەبینن یعنی دەستخۆشیەکەن و دەڵێن وڵی بەڕاستی ئەم شوێنانە زۆر پاک و خاوێنە یان ئاخەڵە کێشن و دەڵێن بەداخەوە کە ژنگی هەرێمی کوردستان ئاوا وڵی بەداخەوە ئەوەی دووەمە کە باسە کرد تاپان ئێمە سەررجەم ئەندامانی کۆمەڵی کوردستانێکی سەوز هەر لە ڕۆژی شەمان نا ئەو ڕۆژانەشی کە گەشتە بڵین ئەو کەسانە سەیرانکەرەکانە چونە گەشتەکان نایلۆن و علاگەی خۆڵمان پێیەکە ئەندامەکان خۆیان بۆ چواردەوری خۆشیان و بۆ کەسانی ئەگەر لە سەیتەرەکانیش بێ ئاندنێ بۆی تەوزیعیکەن چکە نەک لە بڵین سلێمانی ناو دوێنێراتەکان گەرمیان دەربەنی خان لە دوای ڕۆژی شەمەشەوە ناوەندەکانمان سەردانی ئەو سەیرانگایان ناکەم بەڕاستەوە بەداخۆ کارەساتێکی زۆر گەورەیە کە بینی هەموو خۆ زۆر کەس علاگەکەی کۆ کردوەوە شتەکانی کۆ کردوەوە دای ناوە بەڵام نایباتەوە لەگەڵ خۆی ئەمە کێشەکەی بەڕاستەکە چکە دوای ئەوە ئاژەڵی کێویمانەیە پتێو نەتێو لە برسا لە تاو حەسرەتی ئەوەی کە برسێتیە چی دڕێنێ علاگەکە کە دڕا پاشماوەکان بڵاوە بێتەوە یاخود بۆی ڕەشەباوە ئەو پاشماوانە هەمووی لەو ناو بڵاو بێتەوە چێتە هەم دەریا و زەریاکانیش پیسەکە کە مادەی پلاستیکیە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر زیندەوەرەکانی ناو ئەو هەم ئەو ناوەژ بەڕاستیەکەیمان چێتە ژێر خاکەوە یاخود یان بڵاوە بێتەوە کاریگەریەکی زۆری هەیە ئەو پاشماوانەی خۆت کە کۆی دەکەیتەوە لە کاتی سەیران و گەشتا بیبیتەوە لەگەڵ خۆت خۆڵەکە هەموو ئەمانەزانین ئێمە زۆر شتمان پێ لە ئۆتۆمبیلەکانمانە کورسیە مێزەجێ هەموو شتێکەکەینەوە بەڵام جێوە ناکەینەوە علاگەیەکی خۆڵ لە دوای خۆمان بهێنینەوە بەڕاستێکی هەر کەسێک هەست بەمە بکە باوەڕ بکە کاکسۆران وانی ناوێ ئالیاتی ناوێ خۆمان نەتوانین خۆمان بمی بە ئالیات بۆ کۆکردنەوەی پاشەڕۆکانی سێرم چکە بەڕاستی هۆشیاری تا ئێستا نەگەشتوەوە ئاستەی کاس بە بەرپرسیارەتی بکە بەرامبەرم ژینگێ ینی ئەگەر هەمومان ئەو هەستەمان هەبێ بۆ تەندروستینەوەکانی خۆمان هەوڵ بین بۆ ژیانی خۆمان هەوڵ بین کەسمان تووشی نەخۆشیەکی ئەم کوشندانە نابین کە ڕوبەڕوومانە بێتەوە شوێنەکانیش پیس ناکەین کێشەکەی ئەمە سەرەکی ئەوەیە کە هیوادارم یاسایەکی تایبەت هەبێ بتوانێ لە سەیتەرەکانە بۆ نمونە کەسێک بە وەسلێکەوە دانیشی ئەوەی کە شوێنێکی پیسکردە بێ یان چۆنەڵی پارەیەکی لێ وەرگێ هەتاوەکو دوایتر کەیێتەوە زەرفە خۆڵەکەی پێ ببینێ ئەنج پارەکەی بارمتەکەی باتەوە توانین ئەمە دەبێت بە یاسا بکرێت و ڕامەیەکی بۆ دابنرێت بۆ ئەوی کە خەڵک بتوانێت بەڕاستی پابند بێ لە تازەترین بڕیاردا کە بەڕاستی جێگەی دەستخۆشی و جێگەی دڵخۆشیشە من لە کاتی ئامادەکردنی ئەم بەرنامەیەدا ئەمڕۆ ئەو بڕیارم بینی کە وەزارەتی ناوخۆ دەری کردووە کە باس لەوە دەکات هەر کەسێک هەر شۆفێرێک هەر کەسێک لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆیەوە میوانێکی شتێک فڕێ بداتە دەرەوەی ئۆتۆمبیلەکەی بە 40,000
غەرامە دەکرێت کە بەڕاستی ئەم بڕیارە جێگەی دەستخۆشیە چکە ئێمە ڕاستە باسی شوێنە گەشتیاریەکان دەکەین بەڵام هەر لە ناو شاریشدا ینی جاری وایە تۆ سیاقە دەکەی شۆفێریەکەی شۆفێرەکەی لە پێشتەوەیە لە جامەکە یەک نیاشت فڕێاتە دەرەوە یعنی دڵت ژان دەکا بۆچی ئەمە ناتوانانی لەنا ئۆتۆمبیلەکەی خۆ تا دای بنی تا و کاتی دەگەیتە شوێنێ دەگەیتە ماڵەوە ئەو کاتە فڕێ بدەیت بۆیە ئەمە بەڕاستی بڕیارێکی زۆر باشە ئەمەشی کە تۆ ئەیڵێیت یعنی ئەگەر لە شوێنێکدا مەسەلەن شوێنەکەی پیس دەکات کەسێکە لە سەیتەرەکاندا یەکسەر وەصلێکی بۆ بکرێت جا ئەمە تۆ سەیرانەکەی لەکەی بەشین و ئەزانی بۆ بەڕاستیەکەی ئەگەر کەس ئێمە وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوزەوەی کە تۆ باسی کرد کە کەسێک لە جامی ئۆتۆمبیلەوە شت فڕێبە لە دوای ساڵ 1970 ئێمە بەرنامەیەمان جێبەجێ کردووە بەڵام وەکو ڕێکخراو لە بەروی لایەنێکی حکومی نەبووین نەمانتوانیوە ئەغرامی مادیکەین چیمان کردووە ئەو کەسانە ئێمە ڕقەمی ئۆتۆمبیلەکانیمان گرتووە نردومان بۆ بەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی ئەویش لە کاتێکە کە ئەم کەسە معاملەیەکی هاتوچۆی هەبوو بێ بۆ سیارەکەی نردێتەوە بۆ لای ئێمە بۆی ئەستۆپاکی بینێ ئێمە نەچوین پارەی غرامەکەین چوین نەماممان پێ کڕیوە دەنەمام لە شوێنەکە پێمان سەوز کردووە یاخود نایلۆنی بەڵێ نامەشمان پێپڕ کردوێتەوە کە ئەمە دووبارە نەکاتەوە مەبەستەکە چییە مەبەستەکە ئەم کەسە عیلەی هەیە چێتەوە ماڵەوە باسیەکە باشە باینەری دووبارە ئابێتەوە کۆمەلگە وشارە باوەڕم لەسەر فڕێدانی شتێکی بەسیت 40,000 لێ وەربگرن بە جۆرێکە بێ بەداخلە دڵتا هەتامەوی لە جامی ئۆتۆمبیلەکەتەوە شفرێنێتە دەرەوە من دەستخۆشی لە هەر بڕایەکەم حکوومەتی هەرێم دابێتی بۆ ئەوەی کە ژینگە بپارێزرێ دەستان خۆش ئەگەر مایکەکە بێ بە کەسێکی قسەمان بۆ بکە بەخێر بن بەڵێ سپاسەکەم لانە خان دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم بۆ ئەم بەرنامە جوانە بەڕاستی ژینگە یعنی ژیان هیوادارم بەرنامەکەتان بەردەوام بێ ڕۆژانە بەردەوام بێ و بەڕاستی ئێمە هەر قسە ئەەکەین ئەنواع ئەشکال شتی جوانمان هەیە بۆ ژینگە یعنی بەڕاستی ئێمە من لە کۆمەڵی کورسانی سەوز جگە لەوەی لەگەڵ ئەو هاوڵانەمە هەمویان ژنی چاک و پیاوی چاکن لە ژینگەیە بەڕاستی چالاکوانێکی جوان فەخر و شانازیان پێوەکەم بەڵام وەکو خودی خۆم ئێمە نابێ هەر قسە بکەین بەڕاستی هەر قسەیە دایرەی پەیوەندیدار هەیە شارەوانیە ژینگەی سلێمانیەوان بەڵێ کەم تەرخەم نین ئەوانیش هەبێت لەگەڵ کۆمەڵەکەی ئێمە کۆنداکتان هەبێت و دایمە پەیوەندیان هەبێت لەگەڵمان ئەو هەماهەنگیە نییە هەم ئاهەنگی کەمە هەڵوێست کەمە پێزانین کەمە من خودی خۆم وەکو چالاکوانێکی ژینگەی و مرۆیی 27 ساڵە کاری ژینگەی یەکەم باشە جگە لە کۆمەڵە جوانەکەمان و سەرەکی کۆمەڵە و ژینگەی من بەڕاستی بە بەردەوامی کاری ژینگەیم کردووە سیارەکەم والێ کردووە کە زەرفی ڕەش و دەستکێشی تیابێت هەموو کەسێک ئەوەی کە ڕۆژنامە نووسە ئەوەی شاعیرە ئەوەی کە هەست بە ژینگەیەکە من ێستا حالیان لەم جەوا دانیشتوم بێتاقەتم بۆچی چکە من لەناو خۆڵ و خاشاک و باخچەکانە حەزەکەم مرتاحبم کە زەفەکەم پێ و ئەو خۆڵ و خاشاکە کۆکەمەوە بەوە ئاسووداوی بە بەردەوام بەوە ئاسوودەم هەر لە سەرەتای ڕاپەڕینەوە دوو کوڕم کە ئێستا کوڕی وەکو خۆیان بووە فێرم کردوون چوم دار و درەختی شەستەکەی سەرچنەرم ئەو کە سلێمانی هەر ژینگەی لە سا سفر بووە هەرچی سەرۆکی شارەوانەکانە ئەوان منیان ناسیوە ئەوان منیان بان کردووە بۆ ڕێزیێنان و ساڵە لەم مەجالەیە خزمەتەکەی لەم مەجالای 27 ساڵە 27 ساڵە خزمەتەکەی بەڵام فەخر و شانازی پێوە کەم بەو کارانەمەوە چونکە هاوڵەکانم لە کۆمەڵی کورسانی سەوز هەمویان وەکو منن بەخۆم سەیریانەکەم هیوادارم بەڕاستی کە ئەڵێم ئەم شوێنە ئێستا من بێتاقەتم تایە قەت نایم بۆ شوێنی فێنکێکی خۆشی وەکو سەرچناریا وەکو هەواری شاریا بچم گەڕان و پیاسەی پیا بکەم چونکە دژی ئەوەم لەبەر ئەوەی حەزم بە شوێنێکە کە پیس بێت و پاش هەموو خزمەت بە شەقام و شارەکەم و باخچەکانم بکەم هەموو پارچی هەواری شار پارچی ئازادی کە دروست بووە بە سەدان جار بە سەدان حاویە مش خۆڵ و خاشاک و پاکشیم تیا کردووە و پاکم کردوێتەوە خەڵک هاوکارتانە وەڵڵاهی هاوکارەکە چییە من بەڕاستی حەزەکەم هەموو کەسێک حەزەکەم هەموو کەسێک ماڵەکەی خۆی چۆن پاکژی لێکە چۆن حەزی لە ئینجانەیەکە چۆن حەزەکە نەچێتە لای دکتۆر ئەم کاری ژینگەیە بە کاری بیکە بە عەمەلی بیکە ئێمە هەر قسە ئەەکەین هیوادارم قسە نەکەین لە جیاتی ئەوەی قسە ئەەکەین کار بکەین چواردەوری خۆمان پاکەینەوە هەر وەکو کچەکەی کە پیانەوت لە جنوب لە بەسرە پیانەوت کچەکەی زبڵەکە کچی خۆڵ و خاشاکەکە هەر لە مناڵی و لە ناو خۆڵ و خاشاکە بوو تاوای لێ هاوپلەیەکی ئەندازیاری بەدەستێ نابوو بە سەرۆکی شارەوانی بەڵام من معجیبم بەو شتانە لەو پەیجانە و سێ کۆمپانیا ئاشمانەیە خالی شینکۆ شکۆفە و هەرێم بەڕاستی هەرسێکیان وەرە سەیری مۆبایلەکە کە 2000 سیلفی و ڕسمی تایە هی ئەو کرێکارە بە ڕێزان کە لەگەڵ منا سیلفیان گرتووە
چکە بە دواچوونیان بۆ کەم شەربەتێکیان ئێمێ کەمامەیان ئێمێ دەستکێشێکیان ئێمێ هانیانەی باشتر ئیشەکەم ئەمە خۆ دەرخستن نییە هیوادارم کە من ئەم بەرنامەیە لەگەڵ جەناب ئەوە کەم خۆزگە هەموو کەسێ هەستکا کە خۆی ئاوا جوانە و دوو شەهادەی پلەی گەورەم هێناوە یەکێکیان ئارمێکە بە سیارەکەمەوەیە هیداری سەحەی سلێمانیە کە بۆ هەموو خستەخانەکان ئازاد وەکو دکتۆرێ بچمە ژوورەوە ئەمە کەسایەتێکیە لە هاتوچێ سلێمانی ئارمێکم هەیە داێنێم لەسەر سیارەکەم نەتیجەی ئەو 27 ساڵە کە لەگەڵ هاتوچۆوە ئەو شتە جوانانم لەگەڵا کردوون ئارمیان ناومەتێ یەک دەنگ غرامە بۆ سیاری من ناکەن و ئەیناسنەوە دەستان خۆش زۆر سپاس ئەگەر دەستان خۆش بێت مایکەکە خاتونگیان بەخێر بێ زۆر سپاسانەکەم زۆر سپاس لە بەرگامی کەناڵی کوردستانکەم و سپاس بۆ ئێوەشانەکەم بەخێرانە بەڕێزەکانی ژەکەم من وەکو جوان کارگەری کۆمەڵی کوردستانێکی سەوز یەک داوام لە گەشتیارانی بەڕێز ئەوەیە کە سەردانی شوێنە گەشتیارەکانەکەن نەچن لە چەند و دەریاکانە سیارەکانیان پاکەنەوە ئەمە مشکلەیە ئەمە مشکلێت چونکە بێت پیسبوونی ئەوەکە بەڕاستی هەموویە چی دەستەکە بە ئۆتۆمبیل ئەو ئۆتۆمبیلەکەش بەجێڵێت و ئەڕوا ئەو دیاردێمان زۆرە بەڵێ زۆرە لە هەموو شوێنەکانە و پیسەکەش خەنە ئەوکۆتە ئاگاداریشمان کردوونەتەوە بەس هەر بەردەوام ئەم دیاردێ هیوادار ئەم دیاردەیە چارەسەر بکرێ بۆی زەریا و دەریاچەکانمان پیس نەبن دەستان خۆش بێت زۆر سپاسانەکەین کەسی تر قسەمان بۆ کات فەرمو بەخێر بن زۆر سپاس دەکەم من ناوم مەحموود جەلالە یەکێکم لەو ژینگە پارێزانەی سلێمانی زۆر بەخێر سپاسی ئێوە بەنامەکە ئۆستافاکەم کە لە پشتی کامێرەوە کارەکەن کارەکانی ئێمە هەمووی دەسەر جەمعیە لە پێناوی خزمەتی گشتیە و پاکردنەوەی شاری سلێمانی دیارە کوردستان هەموو یەک پارچەیە نەک تەنها سلێمانی ئێمە حەزەکەین هەر چوار پارچەکەی کوردستان سپاسی هەموو ئەو کەسولایەن و ڕاگەیاندانەکەم لە سۆشیال میدیا و لەوانی تریش کە ئاوا گرنگی بە ژینگە پارێزی ئەدەن بەڕاستی بەداخەوە ئێمە هەندێک دیاردەی نامۆ ئەبینین ئەو خەڵکانەی کە لە دەرەوەی سلێمانیەن هیچ گرنگی نایان بە ئەو شوێنی کە خزمەتی ئەوانەکات و پاژماوەکانیان بەداخەوە بەجێ هێڵن بە شێوازێکی زۆر ناوشرین فێری ئەوە بوو نێرگەلە ئەهێنن بەجێ ئەهێڵن دیارە ئەو بە ڕێزا ئیشاەتی بەوەیە تەنها مەشروبخۆرەکان نین کە ژینگە پیس دەکەن خەڵکانێکن من بۆ ئەوی کە ئەوەی تێ نەکەوێت خەڵکانێکن نان ئەخۆن نانەکەی خۆیان بەجێ هێڵن بەڵام باشترین حل ئەوەیە وەکو بە ڕێزە ئیشاەتی پێ ئەو باسی یاسای وەزارەتی ناوخۆ کرد ئێمە کۆمەڵەیەشین ڕێکخراوێشین تەنها ئەتوانین لە ڕێگەی وشارکردنەوە قسە بکەین ئەو شادانخان و ئەم هەواڵانەی تر ئێمە سەردانی مەکتەبەکانەکەین قوتابخانەکان هەم لە سەرەتایی ناوەندی دوان ناوەندی بنەڕەتی هەتا زانکۆکانی سپاس زانکۆی سلێمانی کە تۆ دەستت بر بۆ سلکی پەروەردە مانای ئەوەیە توانی تا بەشێکی کێشەکان چارەسەر بکەیت لەڕێی پەروەردەوە تر لە هەموو ئاستەکان خەڵکمان هەیە و ئەندامانەی ئێمە ئێستا ژمارەمان کەمە لێرە کە بە ڕێسانەیە بینن دارە ئەمە لە دکتۆراوە هەمانە پرۆفیسەرمان لەگەڵایە خۆ بۆ ئاستی خواروتر خەڵکانی بەتەمەن ئێستا ئێمەمانان تۆزە تەمەنیشمان هەیە لە سەروی ئێمەشەوە هەیە تەمەنی هەیە و ژینگەی خۆی وڵاتەکەی خۆی خۆشەوە ئەگە بەڕای من بێت لە کوردستانە وەزارەتێک هەبێت تایبەت بێت بەڵام ئەو وەزارەتە ئەبێ بودجێ هەبێت ئێستا و خاتونە لەوێ دانیشتۆ لە فەرماگای ژینگە چ بودجەیەکی لە بەدەستایە چی یاسایەکی بەدەستەوە کەسێک مەحاسەبە بکە تەنها من لەگەڵ غەرامەیان نیم لەگەڵ بارمتان کەسێک ئەچێ بۆ سەیرانێ بۆ شوێنێک بارمتەیەکی لێ وەربگیرێ لە کۆنتترۆل بڵێن لە سایتەرەکانەوە ئەو کاتێک کە هاتەوە بارمتەکەی ئەدرێتەوە بەڕێزەوە بۆی کە هەز نەکا بڵێ وڵا پاران لێسەن و کێشەیەک هەیە من کە ئەندێ بە دوواداچووما کردووە ئەم ساڵ بە تایبەتی کە لەخوا بەزارێ باران باشباری و ئاو زۆر بوو شوێنی سەیران کوێرەکانیەکانیش زیندوو بوونەتەوە بژانەوەی باشی بەخۆ بێ خەڵکی زۆر ئەچێ بۆ دەرەوەی ئەچێ سەردانی ئەو شوێناناکە وا هەستەکەم لە بینی شارەوانی و گەشت و گوزارە هەندێک ئەوە هەیە بۆ چونکە ئەگەر کەسێک بۆ نمونە ئەم سەرچنارێکی ئێمە لی دانیشتوین دەستگای بەڕێبەرایەتی گەشت و گوزار ئەو بە ڕێزانەی هەموو ملزەم کردو بە کۆمەڵێک یاسا و غەرب پارە لێوەرەگرێت ساڵانە و کۆشکەکان بە خۆڕایی نییە وتە شارەوانی بێیان ئەو بەڕێبەرایەتی دوای ئەوە شارەزایەکی زۆران هەیە من لە ماوەت پرسیارم کردوتم ئەوە بۆ ئەو شوێنە ئاوا پیستە ینی بڕوا بە گریانیت ینی تەسەور ناکەی چەند کەسێک بە خۆبەخشی کردبیان
پاشان کردبەوە ئەوە تا ڤیدۆکەشیم لایە جا ئێمە هەر خۆمان نین خەڵکانێکی زۆر وەکو شادانخان ئیشارەتی پێ نامەمان بۆ نێرن بە مەسەج ینی بە ڤیدۆ ئەیگرن خەڵک دارە بڕێتەوە خەڵک ئەچێ ئاژەڵە کوژێ ئەوە ئەسپەکان ینی دورگەی ئەسپەکانمان هەیە ئەسب زیندەوەرێکە خزمەتێ ئەکا هەر نەبێنە بێ زۆر جوانە دڵ ئەکاتە وەکو ئەوە وایە وەکو ماسێکەوە ژینگە ئەمەنە فراوانە پاژماوەی ئەو کۆمپانیەکان بە تایبەتی نەوت ئەوە تا نەوتێکە ڕێژن ئەڵی تێزابە مەمە بە هەزارەها نامەمان بۆیە نازانین چی بکەین ئەی سلێمانی بۆ لە هەولێر نابێت بۆ لە دووهۆک نابێت بۆ لە کەرکووک نابێت ینی ئەمە دەستێکە ئەنی حەقە ئاسایشمان هەیە شوێنمان هەیە بگەڕێن ئەمە چییە ئەم تەنکەرە نەوتە ئاهێنێ ئەمە چییە ئەم ژینگەی سلێمانی ئەوە پیسەکات و بەڵام خەڵکی سلێمانیش و ئەو خەڵکانشی کێن هەمووی خراپ نییە ینی بەڕاستی ئێمە دڵسۆزەکانمان زیاترە خەڵکە جوانەکانمان زیاترە بەڵام هێشتا پێویستی بەوەی ژینگەی هەرێمی کوردستان زیاتر بەڵێ ژینگەی تەنهاست ئێمە قسە لە سیستەمایی ناکەین مسپاسی هەموو لایەکانەکەم دەستان خۆش بێت با بچمۆ لای میوانەکان کاک سۆران ئەو هەماهەنگیی کە باسیەکەن لە نێوان لایەنە پەیوەندیدارەکاندا بۆ نمونە ژینگەیە شارەوانیە گەشت و گوزارە ئەم هەماهەنگیە هەیە بەیەکەوە بۆ ئەوی بتوانن ژینگەی هەرێمی کوردستان پاک و جوان ڕابگیرێت سەرەتا پێشوێ بێمە سەرەوە بابەتە جەنابێ ئاماژە بە شتێک کرد ئەم بڕیاری وەزارەتی ناوخۆ ئەوە دەمێکە هەیە ئێمە وەکو شارەوانی بە ڕێنمایی و یاسا لامانەوە دەمێکە و ڕێنمایە لەوانی تۆزە گۆڕانکاری پێکرا ئەجینا بۆ هەموو سەرپێچێک لە شارەوانی هەیە یەک دەبە لە سیارەکە فڕێرە خوارەوە غەرامەی خۆی هەیە سیاری گەورە سەرپێچی بکە غەرامەی خۆی هەیە وەکو پەیوەندی لە بینی ئێمە و ڕێکخراوەکانە پەیوەندی باش هەیە من نازانم ینی شادانخانەکە گلەیەکی هەبێت ینی بەردەوام پەیوەندیمان هەبووە بە یەکەوە ینی تاسیخەوە ئاگامان لە یەکە چۆن بەڵام من لەمێ ئاماژە بە شتێ بکەم بەڕاستی لەسەر ناوچە گەشتیاریەکان ئێمە ڕۆژانە کە لەوێ ئیشەکەین ینی تێبینیمان کردووە بەڕاستی بازێک گروپ ڕۆکاتە ئەوێ ئەڵ ئێمە فلان گروپی نەچین شاخی گۆیژیان ئازمەڕ پاکە من حەزەکەم ئاماژە بۆ بابەتەوە من شارەوانی وەکو خۆمان وەکو ناوچە گەشتیارەکان یەک دەنە کێشەمان لەوەیان نییە ئێمە خۆمە هەنە هەڵسین بۆ وەرکە و ئێمە پاچەکەینەوە بەڵام بەداخەوە ئەو گروپانەی کە ڕۆکانەوە من وەکو گلەی نایڵێم کاڵی ئێمە ئەو ناوچە گەشتیارە پاکەنەوە ئان ئەو ناوچەیە پاکەنەوە کە شوێنی ئاسی پێڵن بەداخەوە من نازانم ینی ناتوانم پەنجەی توهمە بۆ براشاخەوانەکان درێژکەم ئەو شوێنانەی کە پیسی تێچێ هەمووی ئەو شوێنانی ئاسیانەیە کە شاخاوانەکان ڕووتیەکەن چکە گەشتیار ناچێت ئەو شوێنە ئاسیانەوە تەنانەت ئەو شوێنانش ئەو شوێنە ئاسیانی ئەو گروپانەی کاتن پاچەکەنەوە ئەچنە ئەو شوێنانە جەوکو ئەوانی کە شوێنی ئێمە وەکو شارەوانی سنووری ئێمە خۆمان پاچەکەینەوە ئەنی پێویستمان بە هیچ گروپێک نییە بە دەستخۆشیەوە گەر برسن ئێمە لاریمان لێنێ دەستخۆشیانێک بەڵام ئەوانی کاتنەوێ پاکەنەوە ئەو شوێنانە کە ئاسی و کە شاخەوانەکان ڕووتیەکەن سنووری ئێمە نییە بەداخەوە عنی کە ئەوانی کە ڕۆکەنە ئەو شوێنان لەوانەیە گروپانەش نەبن لەوانەیە خەڵکی ئەوانی کە بەتەنیا ڕۆکەنێ بۆ شاخەوانی چن پیس و پۆخڵی فڕێن لەویا پیسێ باشە کاک سۆران ئەو شوێنانی کە سنووری ئێوەیەوە پێویستەکە بەڕاستی خزمەت گوزاری بۆ بچێت بۆ سەتڵی خۆڵ و ئەو بابەتانە تا چەند گرنگیتان پێیاوە ئێمە ئەو ناوچانی خۆمان هەمووی سەتڵی خۆڵمان لێداناوە بەردەوام ڕێنمایی ئین بە خەڵک بەڵام بەداخەوە من زۆر ناومێدم ینی بەڕاستی ئەم جیلەی ئێستا ینی بەڕاستی ئاسی وشاری لەو ئاسایانە من زۆر ناومێدم لیان بەڕاستی تۆ ینی ڕۆکەیتە و ناوچە گەشتیاران بۆ نمونە ناوچەی گەشتیاری گۆیژە ئەنی تۆ ڕێنمایی بچیە تۆ کاتی چێ و گەشتیاری کە لەوێ عیبی شەوسە کابرا هۆشی لای خۆی نییە چ ڕێنمایی چی تێ تێگەانی بەڕاستی شەر دەرپیسکردن نییە کاکە تۆ سەری و خەڵکە ینی دیقەت بێ ئەمە هەینی پێشوو لەگە بەڕێز لەیلاخانە علاگەمان تەوزیع کرد کە ئەو علاگەی کە تەوزیعشمان کرد بۆ دەرەوەی سنووری خۆمان بە دەستخۆشیەوە بەڕێز لەیلاخان ینی دیقەت بێ ینی ئەو خەڵکە ینی 2000 سیارە ڕووی کردوەتە دەرەوەی شار ینی من بەڕاستی بەزەین بۆ برادرانەیە تۆ پێشمەگە لە سەیتەرەکە وەستام قەناعەتی ئێمە سەعاتی لێو من تەنگە نەفەس بووین یعنی ئەو نە سیارە هاتۆ دووکەڵی سیارە خۆشینگەکارەوە خۆڵەکە فڕێتە سەرجادەکە لە گەشت و سەیراندا بەوەی ئۆتۆمبیلی زۆر و دروستە سیفەر دەخۆڵم تەوزیع کردەوە قەناعەت کرد دوای لەوێ جەولەیەکی مەیدانی ما کرد ئێوارەکەی لە سایە هەفتایەکی نەکرد بۆ علاگە خۆڵەکان علاکارمان دیاری کراون هەموو پاشەڕۆکان فڕیا و علاکە بەجیا لەولاوە کەوتبوو
علاقەکان بەجیادان یعنی چی ڕێنماییەکەی بەو هاوڵاتیە یعنی لە ماڵەکەی خۆی لێ قووڵەکەن ئاوا بێ وەرە هەفتێک پاچی نەکەرەوە ناوچە گەشتیاریانە زانم چی توانێت ڕووکاتەوە توانی ڕووی تێ بکەی دانیشی ناتوان یان بەداخەوە ینی من پێویستە وەزارەتی پەروەدە لەسەر ئاسی باڵا ینی بیکەن بە منهەجێ بیکەن بە منهەجێ لە خوێن نابخوێن ئەمجی لە بەداخەوە ڕۆی تازە دەستمان دێت کاکسەران زۆر ناومێت فەرموو خاتوش پێم خۆش بوو لەسەر و هەمانگیە قسێ بکەم ئێمە پەیوەندیەکی زۆر باشمانەیە لەگەڵ شایخان هاوکارمانە لە هەر شتێکمان لەگەڵ یاگی کردبێت ناڵی خۆی دانیشتووە ناڵی خۆی دانیشتووە یعنی نەخوا نەخواستە هەر شتێک لە ڕێگەی قانون و یاسا بۆ هاوکار بووە لەیلا خان بە هەمان شێوە باشە زۆر بە کورتی پێم بڵێ چی بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەرکی سەرشانی ئێوە بەڕاستی سوود بکەین و ژنگەیەکی پاکیشمان هەبێت ئێمە پێم خۆشە لێرەوە زۆر سپاس بۆ بەڕێبەتی باخچەکان بەڕاستی زۆر هاوکارمانن کاری هەماهنگگیمان هەیە پێکەوە زۆر سپاس بۆ بەڕێبەتی دارستان و پاوان لێرەوە زۆر سپاسیانەکەین کە زۆر هاوکەر و سپۆسەرێکی باشمانن بۆ دابینکردنی نەمان بۆ خوێندنگاکانمان بۆ گەڕگەکان لەبەرەوە ئێمە وەکو خۆمان لەگەڵ شارەوانی و بەشی خزمەتگوزاری کاکسۆران وەکو خۆمان هەماهنگین هیچ کێشەیەکمان نییە هاوکاری یەکترین بەڵام لەوەی کە ژینگا بەزێنێ هاوڵاتیە یعنی ئێمە خۆمان پیسکەرین هاوڵاتی بەداخەوە پیسکەری ژینگە مرۆڤ خۆیەتی لەبەرەوە ناژڵێن ئەوەی کە باسکە خەڵکی باشیشمانێ بەڵام تۆ ژماری دانیشتوان زۆرە تۆ لەو عەدەدێکی ژێ بەخەمە لە ژینگا بەڵام ئێمە باسی یاساشمان کرد ئێمە یاسای ژمارە هەشتی ساڵی 2008 یاسای زۆر جوانە هەموو بە غەرامە ئەوەی کاکسۆران لێ بە غەرامە هەموو پێشەرکارە ژینگەیەکانی ڕێخستووە بەڵام ئێمە تەنفیزات ئێمە هەتای سەر دادگایەکی ژینگەیمان نیە یەکێ لە کێشەکانی ئەم هەرێمە نەبوونی دادگای ژینگەیە دادگای ژینگەیی هەبێ حەلی ئەوانەشەکە ئێستا ئێمە کە یەکێ دارە بڕێتەوە بانیەکەین لەوانەیە ئەو داری ئەبڕێت ئەی بڕێتەوە 20 داریشی لە شوێنای بڕوێنێتەوە ئەو جێگەی خۆی نەبێت بەڵام ئەگەر بیگریت و سزایەکی وای بی سزای سجلی بی بەڕاستی جارێکی تر دووبارەی ناکات خەڵکێ دێ لە ئوبالیە ئەڵێ قەیچەکە 4 دارم شکاندوە 100 دارەکڕم وازاری هەموو شتێ پارێ لەبەرەوە تکام وایە ینی ئەو دادگای ژینگەیە هەبێت هەر بەنمونە ئەم دارێک ئێستا لە تەنیشتەوەی خات و شادان لەوانەیە تەمەنێکی زۆری هەبێ یعنی ئەگەر تۆ بێ ئەم جارە ببڕیتەوە یا زیانێک بەم جارە بگەینی چەنەها نەمام و داری تر بچێنی کارەبووی ئەو دارە ناکاتەوە کراویشە خۆ لەو تەسویرانی کە لەم جارە هیچی لەم دارە کەمترینەوانی کە بڕاونەتەوە وتا ئیستەش ئەعلام ینی حکوومەت ینی بێباکە لەوەی چی کردووە ینی هەر خۆشە بۆ ڕای گشتی باس بکرێ بڵێ ئەمەی کرد ئێمە سزامان ئەمەدا ئێمە بڕوا بکە لە بە ڤیدۆ بۆیان نردبووین لە مەنتیقەی سیتەک بەڵێ ڕێک ئەو زەلابە کێیە ماڵەکەی کامەیە تەورەکەی پێیە کە دارەکە بڕێتەوە بۆیان نردومە بۆ بەرپرسیاری ئەو شوێنە دەجار چوون بە تاکبەتی خۆم تاکیدم کردێتەوە ئەڵێ وەڵاو شخصە لە ماڵەوە نەبووە یعنی ئەم کەسار ناتەوە وانە ئێمە دادگا دەستخۆش دەستخۆش هات و شای لەسەر ئەو بابەتە زۆر بە کورتی بەڕاستی ئەوە ئەرکی ئێوە ینی من حەزەکەم هەر ئەو بابەتی کە شادانخان ئێستا باسی کرد ئێمە یاسایەکمان هەیە یاسای ژمارە ساڵی 2010 دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە عێراق و هەرێمی کوردستان مادەیەکمان هەیە مادەی سیویەکە کە باز لە بڕین و نەهێشتن و دەرهێنانی دار و نەمام لە مڵکی گشتیە بەڵام ئەوانەی کە مڵکی گشتین یعنی سەر بە عامە سزاکەی ئەمە چۆنە سکاڵای یاسایی تۆمارەکرێ نوێنەری یاسایی ئێمە داخڵە بێت بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی پۆلیس کەسەکە دەستنیشانەکرێت پاشان دادوەر بڕیار ئەیە لەسەر سزاکەی و بەپێی مادەی 42 کە سزاکەی لە 150,000ەوە دەست پێ ئەکات بۆ 200 میلیۆن دینار بەرامبەر هەر کەسێک کە تاوانی ژینگەی ئەنجام با لەسەر مڵکی گشتی و داوەشتان زۆرە لە دادگا من نوێنەری بەداتا لامانە شادانخان ئێمە بەداتا لامانە کە چەنەها کەیسی وامان بردۆتەوە و دادوەر خۆی بڕیاریاوە لەسەر سزادانی بند کرێت دوای بندکردنی بە کەفالەت ئیترەوە دادوەر خۆی سەربەست بووە بەنسبەت ئەوەی کە بڵین دادگای ژینگەی بکرێتەوە ئەمە ئێمە ئەگەر بین باسی یاسای ژمارە هەشکەین دادوەرە بەڕێزەکان هەماهەنگن لەگەڵمانە و بەردەوام داوای پسپۆرمان لێکەن داوای ڕوونکردنەوەمان لێکەن
ئێمە من کەم تا زۆر لەگەڵ ئەو بابەتیان نیم لەبەرەوەی یاسایەکی تایبەت هەیە بە ژینگە ناتوانرێت هەموار کرێتەوە لەسەرەوەی کە بڵی دادگایەک هەبێ خاص بە ژینگە چونکە چۆنەڵی هەنێ بابەتەکە ئەگەر قەرەبوو بێ لە دادگای بەداء دەتوانێت یەکلا بکرێتەوە ئەگەر بابەتەکە جینایی بێ دەتوانی بەدڵنیایی دادگاکان ئەو هەروەکو ڕوونکردنەوەیەک بۆ شادانخان حەزم کرد ئەوەی بۆ ڕوونکەمەوە کە دادگا ئەوەی کە پێویستە یعنی بە خەڵکی بڵێن بۆ ئەوەی کە هەمووان پێکەوە هاوکار بین بۆ پاراستنی ژینگەکەمانچی بەڵێ من داواکارم لە هاوڵاتیان تاکی کۆمەلگا هۆشیار بێت ئەو شوێنەی کە ئەچێ بۆی بۆ گەشت و گوزار بیپارێزێت وەکو ماڵەکەی خۆی لەبەرەوەی ئێمە وەکو لایەنە پەیوەندیدارەکانی حکومی هەڵ ئەستین بە ئەو ئیش و کارانەی کە لەسەر تاک بە تاکی خۆمانە بەڵام دوجار هاوڵاتی خۆی بەرپرسە پیسکردنی و بە پیسکەری ئەو شوێنەی کە تایە گەشت و گوزارەکە و هیوادارم ئەم دیاردەیە کەم بێتەوە ئەمەش دەستان خۆش بێت زۆر سپاس کە ئەم ئێوارەی لەگەڵمان ئامادەیتانە بوو سپاس بۆ ئێوە شتێکە تێبیڵێ مایکەکەی بەرە زۆر بە کورتی باش برادران یەک دەقەکاتم بەێ ئەگەر شاخەوانەکانیش ئاگادارکەنەوە هەمویان بەرپرسیان هەیە ینی هەموو هەفتەیە گەچینە سەر ئەو شاخە بەرزانە و هەموو شوێنەگەڕۆن هەرچەند ئێمە چەند جار و شاخانەمان پاک کردوتەوە لەگەڵ خۆمانە هێناومانەتە خوارد پاشماوی زۆر لەوێ بەجێمێنێ لە شاخەوانەکان پاشماوێکی زۆر لە دوای بەزێکیان هەمووی نا بەس ینی ئێمە زیاتر پاکەکەین باسی کۆمەڵەکەی خۆمانەکەین ئێمە زیاتر شاخەکان پاگەکەینەوانێ ئەڵێمە گەر بانیانکەن بەرپرسەکانیان ئاو کۆبوونیان لەگەڵاکەن ئەوان کوێ هەموو ژینگە پارێزن زۆر ینی هەر بە سروشتی خۆیان دەستان خۆش بێت فەرمو ئەگەر هەستیتە سەر پێ زۆر باشە باش وڵا سپاس بۆ تەلەڤیزیۆنی کورسات سپاس بۆ برادەران بۆ میوانە بەڕێزە خۆشەویستانە بۆ جەنابەت و بۆ خوشکە بەڕێزە و کاکە سۆران و شادان خان من ئەگەر لەسەر مەسلەی ژینگە دوو زۆر بە کورتی بیبڕێنمەوە ئەوەی کاک سۆران کە ئیشارەتی پیا ئەو بخرێتە مەنهەجەوە مەسلەی ژینگەی کوردستان یعنی وەکو مەنهەج بخوێندێ سا لە زۆربەی وڵاتە هەیە لە پۆلی 1 و 2 3 سەرەتاییە باسی دروستبوونی دەوڵەتەکە و وڵاتەکانەکەن حاڵەتێکی تری ژێزە ئەو نەبدێ سزا هەبێت بۆ بڵێ ئەمە دووبارە ئەبێتەوە ئێمە خەڵکی مەنتیقەکەین خۆمان نەزانی چۆنە من ئەو شوێنانە دوای سەیرانەکە ئەچم بە تایبەتی ئەم هەفتەیە کە لە شەڕباژێ ڕابوو لە مەنتیقەی نەورۆڵا هەستاوە لەگەڵ ستافی پۆلیسی دارستان ئەو شوێنانیان پاکردو و گرتویاندا ئەستۆی ئەمە بەوە نابێ ئەو قسەی کاک سۆرانە ئێستا ژێک لێمە دوو ئەم بخرێتە زۆر باشە دەستان خۆش بێت دەست خۆش بەڕێز دەست خۆش زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس ئێمە وەکو ژینگەی سلێمانی پێشدیاری ئەوەمان کردووە کە بابەتی ژینگە لە ساڵی داهاتوو ببێ بە بابەتێکی منهەجی تەنانەت لە باخچە و تا ئامادەیەکان پەرەی پێ بدرێ و دەربارەی ئەو سزایشی کە باسی کرد ئێمە ئێستا وەکو ژینگەی سلێمانی هەر کەسێک سەرپێچی لە ئۆتۆمبیلەکەی کام بۆ نمونە دووکەڵەکە ئۆتۆمبیلەکەی هەماهەنگیەک هەیە لە نێوان ئێمە و بەڕێبەرایەتی هاتوچۆیە کە بۆ تازەکردنەوەی سەنەوی سیارەکەی ئەنووسێ غەرامەیەکت هەیە لە ژینگە بڕۆ ئەو غەرامەیە بە ئینجا بۆیە ئێمە پێشنیاری ئەوەشمان کردووە کە بۆ لەمە و دوا سیارەی کارەبایی یا هایبرد زیاتر هاوردە دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان ئامادە بوونم ئێوارەیە سپاس بۆش کە تا ئێستا بینەرمامون بەڕێز وەزیری پەروەردە بە هیوای ئەوەی کە بینەریم بەرنامەی ئێمە بوو بیت بۆ ساڵی داهاتوو بابەتی ژینگە و پاگڕاگرتنی ژینگە و گرنگی ژینگەی هەرێمی کوردستان و پاکی ژینگەی هەرێمی کوردستان بخرێتە پرۆگرامی خوێندنەوە ئەمەیەکێکە لە بابەتە گرنگەکان شکاگەر تۆ لە پەروەردەوە دەست بکەی بەوەی کە ژینگەکەی خۆتت خۆش بێ و گرنگی بە پاگڕاکردنی ژینگە بدەیت ئیتر بۆ جیلەکانی داهاتوو ڕەنگە ئەم کێشانە چارەسەر ببێ با هەمووان لە ڕێی خۆمانەوە هاوکار بین لەگەڵ ئەوەی کە هەماهەنگی هەیە لەگەڵ لایانی پەیوەندیدار و حکوومەت و ئەو کۆمەڵە و ڕێکخراوانەی کە تایبەتن بە پاگڕاگرتنی ژینگە با ئێمەش وەکو خۆمان وەکو هاوڵاتیان هاوکاریان بین لانی کەم کە دەچینە ئەو شوێنە کە سەیرانێک دەکەین بە پاکی ڕای بگرین و ئەو خۆڵ و پاشماوەی کە پێمانە کۆی بکەینەوە و لەگەڵ خۆمان بیگەڕێنینەوە لە شوێنێکدا
ئەو خۆڵ و خاشاکە فڕێ بدەین بۆ ئەوەی کەمێک بارگرانی لەسەرشانی ئەم هاوڵاتیە بەڕێزانە و ئەم برا بەڕێزانەی کە بەڕاستی ماندوو دەبن بۆ ئەوەی کە شوێنەکانی ئێمە پاک بکەنەوە با هەمووان پێکەوە هاوکاربین کارەکە ئەوەندە قورس نییە بەڵام دوجار دەستکەوتێکی گرنگە دەستکەوتێکی مێژوویە دەستکەوتێکی نیشتیمانیە بۆ ئەوەی هەمووان هاوکاربین بۆ پاکڕاگرتنی ژینگەی هەرێمی کوردستان. سپاس کە بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ لە فایل و دیاردەوە لەگەڵتان دەبم هەشاد.